لە ڕۆژی چوارەمی سەفەرەکەمان لە باشووری ئێران هەستان وەسایلەکانمان بەڕێ کرد و تۆڕەکانمان حازر کرد و ڕێکەوتین بۆ باغی گوڵشەنی تەبەس. لەبەر دریای ورودیەکە چەندانە باڵندە بە ناوی پلیکانیاندا نابوو کە زۆر تایبەت و دەنوکایەکی درێژ و ڕێکوپێکیان بوو. باخی گوڵشن باخێکی زۆر تایبەت بوو کە پڕ بوو لە داری خورما، نارنج، پرتەقاڵ و ئەنواعی میوەی ڕێکوپێک، بەڵام کەس دەستی بۆ نابرد و زۆریش تایبەتی بوو، یعنی پیاو چێژی ئەبینی لەو فەزاکەتیایەتی. باغی گوڵشەن بە تەواوی گەڕاین و دوای عکسێکی یادگاریمان گر هەر پێنجمان بەیەکەوە و دوای ئەوە بەڕێکەوتین کە بچین تیکێ ناخۆ کە لێرەکە نەزریان پێمان داوە بە بۆنێ نەزریەکۆ غەریب و ماشین لێماندا. دوای خواردنی نەزریەکە ڕۆیشتین کە ناوشار ببینین موزەخانەکەی و ئەرگەکەی تعتیل بوو و بەخاتری ئەوەی کە هەموو شوێنێک تعتیل بوو چوین مۆتۆڕەکانمان سرویسکەین. لەسەر ڕێگا چوین سەرێکی موزەی سەنگشناسیشماندا لەوێ و دوای ئەوە هاتی مۆتۆڕەکانمان برد بۆ حەمام و کارواش و ئەمانە. بەڵام لە گشتی خۆشتە گشتمان بەیە کۆچون یەک حەمامی نمرمان کرد.